بەڕێزان دووبارە ئاگادارتانەکەینەوە لینکی هەڵسەنگاندنی ئەم وێبنارە لە کەناڵی چالاکردنەوەی مێشک و یادگە لە تێلگرامدا ئەندرێت. بەڕێزان هەر کەسێک ئەناسن کە ئەتانەوێ ئاشنا بێ بە بابەتەکانی مێشک و یادگە و فێربوون ئەتوانن ئەم لینکەی بۆ بنێرن. واتە هەر کەسێک کە ئەناسن ئەتوانن ئازیەت کێشن لینکەکەی بۆ بنێرن بە هیوای ئەوەی کە زۆرترین کەس سوودمەند ببێ و ئەم ڕێگایە بگرێتە بەر کە ئێمە گرتومانەتە بەروە خەڵکانێکی زۆر لە دنیا کارەکەن لەسەر ئەوەی کە بەردەوام مێشکێکی بەهێزتر و باشتریان هەبێ و پێم وایە هیچ کەسێک نییە لەم ڕێگایە زیانی کردبێ. هەمووان ئینشاءڵڵا لی سوودمەند دەبن. بەناوی خوای گەورە، سڵاو ئازیزانم، هەموو لاکتان بەخێر بێن بۆ ئاوات ئەکادمی بۆ بەشداریکردن لە وێبینارێکی تایبەت بەناوی دەستکەوتەکانی مێشکێکی ڕاهێنراو. ئازیزانم، من ئەم شەو بە کورتی و پوختی لە خزمەتتانە کە ئەمەوێ ئەوە باس بکەم ئەگەر ئێمە ئەم ڕێگایە بگرینە بەر ئەکرێ چ دەستکەوتێکمان هەبێ. ئازیزان، سەرەتا هەموو لایەکتان بەخێر بێن. هیوادارم ئێمە وەکو ئەکادیمیا بتوانین زۆرترین بابەت و پرۆگرام و وێبینار بەبێ بەرامبەر بخینە بەردەست خەڵکانێکی زۆر کە ئینشاءڵڵا لی سوودمەند ببن. وەک ئەوەی کە ئاگادار بن، ئێمە لە سایتی awatacademy.com کۆمەڵێک کۆرسیشمان تەنانەت داناوە بەبێ بەرامبەر، وێبینار دانراوە بەبێ بەرامبەر لە ئەپلیکیشنی ئاوات ئەکادمی هەر بەو شێوازە. و وەکو ئاگادارن لە سۆشیال میدیای ئاوات ئەکادمی شتانێکی زۆر بڵاو کراونەتەوە. بۆ نمونە وێبیناری تایە کە بابەتی زۆر گرنگ باس کراوە بەبێ بەرامبەر و وێبینارەکەش نزیکی 4 کاتژمێرە. ئیتر یعنی حسێ بکەن چەندین وێبینار و سیمینار و محاضەرە و ئەوانە لە یوتیوبی ئاوات ئەکادمی هەیە و بە دڵنیایی زۆر جار بەڕێزانێک عەزیەتیان کێشاوە کاتێک گویان لە دەرسێک گرتووە ئەوانەی کە لە ئاوات ئەکادمی ئیشەکەن پێیان خۆش بۆ خەڵک زیاتر سەرنجی بچێتە سەرم بابەتانە هاتوون شتێکیان قرتانووە دایان ناوە. هەنێک لەوانە زۆر ئەکرێ بەسوود بن، هەنێکیشی خەڵک پێی خۆشە بزانێ زیاتری گوێ لێ بێ، بەڵام ئەوە تەنها وەکو دیاریەک دانراوە لە یوتیوب یاخود لە تیکتۆک، لە ئینستاگرام، لە فەیسبوک ئەگەر هەر بنووسی ئاوات ئەکادمی بۆ تەهێنێەوە. هیوادارم لە سایت و لە ئەپلیکیشن و لە سۆشیال میدیای ئاوات ئەکادمی سوودمەند بوو بن و ئینشاءڵڵا پرۆژەی تریش بەڕێوەیە بە ناوی awatacademy.net ئەویش ئینشاءڵڵا هەوڵەین شتانێکی زۆری تیابێ کە خەڵکیکی زۆر لە دەرەوەی ئاوات ئەکادمیش بێن لی سوودمەند ببن بەبێ بەرامبەر. ئازیزانم، سەرەتا بەنسبەت ئەکادیمیاوە لە ساڵی 2020 دامەزراوە و ئەم ئەکادیمیایە پێش ئەوەی دابەمەزرێ بە شێوەی ئۆنلاین کارمان کردووە و پێش ئەویش لە ساڵی 2004 هەتا وەکو ساڵی 2018 من خۆم لە هۆڵ و لە قوتابخانە و لە پەیمانگا و لە ئەکادیمیا و لە زۆرێک لەو شوێنانە لە شارەکانی هەولێر و سلێمانی و کەلار و هەڵەبجەی شەهید و خورماڵ و تەنانەت چەند شارۆچکە و شوێنی تریش کە ڕۆشتوم جاریوا هەبووە وێبینار سیمینارێک یان وەرکشۆپێکمان پێشکەش کردووە، ئیشمان کردووە، واتە هەر لە 2024ەوە. بەڵام ئەوەی کە ئێوە ئیبینن ئەمەیەکە بە ئۆنلاین ئیشمان کردووە. واتە پێشتریش من چەند پرۆژەیەکی پەروەردەییم هەبووە، کۆمپانیای تعلیمیم هەبووە، ئەکادیمیای ترمان هەبووە، هۆڵ و ئۆفیس و مۆڵەتمان هەبووە و زۆر بابەتی تر هەبووە کە ئێمە ئیشمان لەسەر کردووە. بەڕێزان، ئاوات ئەکادمی توانیمان شتێ بکەین کە بەڕاستی لە ناو هۆڵە نەئەکرا. واتە خەڵکانێک هەن وا ئەزانن بابەتی ئۆنلاین
هی ئەوەیە کە تۆ ناتوانین لە هۆڵەکە ئیشە بکەی نا بە پێچەوانەوە بابەتی ئۆنلاین واتە تۆ شتێک ئەەکەی کە بەڕاستی لە ناو هۆڵە ناکرێت. ئێمە دەیان وانەی زۆر گرنگمان بە شێوازی ڕیکۆرد کردووە کە کاتێک کەسێک کە گوێ ئەگرێ واتە ئەتوانێت لە هەر کاتێکا کە ویستی گوێی لێ بگرێت. لە کاتێکا تۆ ئەگەر بچی بۆ هۆڵێکی دیاریکراوە ئەبێت لە کاتێکی دیاریکراویش گوێبیستیوانەکەبی و تۆ ناتوانانی ئەوانەیە دووبارەکەیتەوە و زۆر جار گەیشتن بەو شوێنە سەختە و زۆر جار تەنها گۆگۆڕین و ڕۆشتن بۆ شوێنەکە کاتەکەت ئەبا لەوە ئەچێت لە کۆرسێکی ئۆنلاینە تۆ تەنها ئەو کاتەی لە کۆرسێکی ترا بۆ خۆگۆڕین سەرفیەکەیت و بۆ گەیشتن بەو شوێنە و گەڕانەوە سەرفیەکەی بەشی ئەوە بکە کە تۆ کۆرسەکەی تیا بخوێنی. و ئێمە چەندین بیرۆکەمان هەبوو لە فێرکردنە کە بەڕاستی لە هۆڵەکانە نەئەکرا وەسپاس بۆخوا بە ئۆنلاین کردومانە و بەشداربوویەکی زۆرمان توانیویانە هەر کاتێ ویستویانە دەرسەکان دووبارە بکەنەوە یا خێرایکەن یا خاویکەنەوە بیوەستێنن و لە هەر کاتێکا کە خۆیان حەزیان لێتی لە هەر شوێنێک کە خۆیان حەزیان لێتی بۆیە بەڕاستی ئۆنلاین ئێمە توانیمان شتێ بکەین کە لە هۆڵانە ئەکرا. و ئەم ئەکادیمیایی ئێمە ئەکادیمیایەکی زانستی و فێرکاری و پەروەردەییە و جێ هەموو کەسێکی تیا ئەبێتەوە هەر کەسێک کە بیەوێ سوودێک بەخۆی و بە کۆمەلگاکەی بگەێنێ ئەتوانێت لە ئاوات ئەکادیمی سوودمەند ببێت و هیچ باگراوندێکی ئایدۆلۆژی یان سیاسی یان ناوچەیی لە پشتی ئەم ئەکادیمیاوە نییە و هیچ کەس و هیچ شخص و هیچ حیزب و هیچ ڕێکخرا و هیچ موسسەیەک لە پشتی ئەم ئەکادیمیاوە نییە. تەنها منم لەگەڵ ماشەڵڵا کۆمەڵێ مامۆستای دڵسۆز و کۆمەڵێ کەسی زۆر زۆر لێهاتوو لە زۆر شوێنی جۆرا و جۆر لە کوردستان لە بەریتانیا لە وڵاتانی ترەوە کە لەگەڵمانن لە شارە جۆرا و جۆرەکانی کوردستانەوە هەمومان پێکەوە ئەوەی لە توانامانە بێ خزمەتێک ئەکەین و بیرکردنەوە و لایەنی سیاسی و مەسەلەی ئایدۆلۆژی و تەنانەت ئەوەی کەسەکە چ دینێکی هەیە لە ئاوات ئەکادیمی هەر هەمووی کۆبووەتەوە و هەرمووی بەبێ ئەوەی کە ئەم جیاکاریانە کێشەیەک دروست بکە هەمووان پێکەوە ئیشەکەین. تەنانەت یعنی عجیب نەبێ هیوا هەیە لە ئاوات ئەکادیمی ئیشەکە ئێمە ئەسڵەن یەکجار نەمان بینیوە هەر بە ئۆنلاینیش بە ڤیدیۆش نەمان بینیەوە بۆ لەبەرەوەی ئێمە خودی ئەوەمان بەلاوە گرنگە ئێمە ئەتوانین چ خزمەتێک بەو خەڵکە بکەین ئێمە ئەتوانین چی پێشکەش بکەین ئیتر ئەسڵەن یعنی ئەوە هەر گرنگ نەبووە بەلامانەوە ئەو کەسێک کە تەماشایەکی تەماشایەکی هەبیەکەی بکەین یا بمانێ ڕوخساری ببینین یا بمانێ بزانین ماڵی لەگوێیە. بۆیە ئازیزان ئەمە تاکە شوێنێکە کە لەم سەردەما توانیمانە بەم جۆرە عەقڵیەتە ئیشکەین و وەسپاس بۆخوا من دوجار یعنی دەیان جار من هاتووم فۆرمم ناردوو بۆ بەشداربوو بزانم چەندێک لە ئاوات ئەکادیمی ڕازن سپاس بۆخوا تا ئێستاکە ڕێژەی ڕەزامەندی لە 99 یان 99 پوینت شتێک یا لە 100 و دواهەمین ڕاپرسی کە کردومانە نزیکەی 200 کەس وەڵامیاوەتەوە ڕێژەی ڕەزامەندی دیسان سپاس بۆ خوای گەورە لە 100 بووە و ئەمە فەسڵی خوای گەورەیە ئازایەتی ئێمە نییە. ئێمە هیوادارم بتوانین بەڕاستی سپاسگوزاری خوای گەورە بین بۆ ئەوەی کە لەم ئەکادیمیا کردومانە و ئێمە بە ناوی زۆرترین فێربوون لە کەمترین کاتا بەم دروشمە دەستمان پێ کردووە و هەوڵین لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و پێشکەوتنی سەردەما ئێمە ئیش لەسەر ئەوە بکەین زۆرترین فێربوون لە کەمترین کاتە و ئینشاءالله لە ئایندەیەکی نزیکە ئەبینن ئەم ئەکادیمیایە هەر ئینشاءالله پێشڕەو ئەبێ لەوەی کە باشترین تەکنۆلۆژیا و باشترین سیستم و نوێترین ڕێگا بەکار بهێنێ هەوڵی خۆمانەین چونکە بەڕاستی ئێمە هەستەکەین میلەتی ئێمە شایانی خزمەتکردنە. خەڵکانێک هەن لە کوردستان لە شتێک بێزار بوون لە کەسانێ بێزار بوون لە قانونێ لە حیزبێ نازانم قسەی خراپ بەرامبەر بە میلەتەکە ئەکەن بەڵام بەڕاستی ئێمە وا بیر ناکەین. ئێمە قەناعەتمان وایە میلەتێکمان هەیە میلەتێکی زۆر بە ئەدەبە زۆر بە ڕێزە زۆر محتەرەمە تەماشای کۆمنت نووسی ناو کۆمەڵێ پیج و پۆست مەکەن. ئێمە لە ئاوات ئەکادیمی یعنی تەسەورکەن لە ناو هەزاران کۆمنتە یەک کۆمنتی ناشرینمان نییە یعنی زۆر کەمە تۆ بێی لە ئاوات ئەکادیمی سێرکی
لە 100 کۆمنت یەک کۆمنتی ناشرین نانووسێ و بە درێژایی ئیشکردنمان لەوە ئەچێ 5 کۆمنتمان نەسڕی بێتەوە ئیش لەبەری جنێ و بێڕێزی تیا بۆ بەرامبەر کاسێکی تر بۆ نمونە نەگونجاو بۆ بەلامانەوە کە حەقی خۆمانە ئەوە لابین 5-6 کۆمنت ناکات لەناو سەدان و هەزاران کۆمنتە. ئەوەی کە ئێوە ئەیبینن ئێستاکە لە شەڕەجنێ و لە قسەی ناشرین و لە هەندێک شوێن هەندێک کەس گەورە ئەکرێن کە بەس جنێودان و قسەی ناشرین نەزانن ئەوە تەمسیلی ئەو میلەتە ناکە. ئێمە باوەڕکەن ئازیزان دەیان و سەدان بەشدار بوومان هەیە ئاگاداریان کردوین و تویانە ئێمە ئەزانین کە ئەم کۆرسە کە بەشداریمان کردووە من پارەم ماوە بۆ خۆم پارەم ماوە ئەبێ من سەیریکەم ئەڵێ بۆی گوناهبار نەبم لەسەر مێزەکە کە جاری وا هەیە خێزانەکەشم دانیشتووە لەویا سەیری دەرسەکان ناکەم. ئێمە میلەتێکی لەو جۆرەمان هەیە کە ئەمە بەڕاستی لە هیچ شوێنێکی دنیا نییە و ئێمە ئەبێ سوپاسگوزاری خوای گەورە بین کە و ئەبێ خۆشمان بەڕاستی هەوڵ بین خزمەتێک بکەین نەک ئەوەی کە بیرکەینەوە لەوەی کە خەڵک چی بۆ کردوین یا حکوومەت چی بۆ کردوین یان حیزب یان کەسێکی تر پێویستمان بەوە نییە ئێمە هاتوین خزمەت بکەین. خۆشەویستانم بەنسبەت خۆمەوە من بەکالۆریۆس و ماستەرم هەیە لە بواری بزنسە و دەرچووی زانکۆی وارشۆم 2 ساڵی فول ئەکادمی ماستەرم خوێندووە لە بواری ئینتەرنەشنال بزنس و پێشتریش دیپلۆمم هەبووە لە وتنەوەی زمانی ئینگلیزی و بە درێژایی ساڵانێک من لە خزمەت خەڵکێکی زۆر قوتابیەکی زۆر وانەم وتوەتەوە لەسەر فێربوونی زمانەکانی ئینگلیزی و فارسی و عەرەبی و لەسەر بەهێزکردنی مێشک و کۆمەڵێک کۆرسی تایبەت لەسەر بوارەکانی بزنس و بەڕێوەبردن و پەیوەندی کاریگەر و وەکو ئەگەر ئیشێکیشم کردبێ گۆڤاری کەسێتی سەرکەوتوو لە ساڵانی 2011 ئێمە 4 عادەتم لێ دەرکردووە کە خاوەن ئیمتیاز و سەرنووسەری گۆڤارەکە بوون و کۆمەڵێک کتێبمان نووسی و کۆمەڵێک کتێبمان وەرجێڕاوە بەڵام سیان چوارێکی زوو چاپ کراوە ئیتر دوای ئەوە بەهۆی ئەو زەرەرەی کە کردومانە زمانێک لەگەڵ کتێبخانەکانە نەمانتوانی کتێبەکانی کە چاپکەین هیوادارین لە ئایندا بتوانین ئەو کتێبانش چاپکەین کە باس لە یەکێک لەوانە بۆ نمونە زیادکردنی توانای زیرەکی بوو کە هەر لە زمانی خۆیان چاپ کراوە هەرچەند ئێمە زەرەرمان لێ کردو بەڵام 2000 عەدەدی لێ دەرچوو یەکسەر فرۆشرا و 1-2 کتێبی کەمان لەسەر خێرا خوێندنەوە و ناسینی مێشک و ئەو بابەتانە وەرجێڕا بوو لە زمانی ئینگلیزی و فارسیەوە و ئێستاکەش وەکو ئاوات ئەکادمی جارێکیکە ئەمانەوە بچینەوە ناو ئەو بوارەوە خزمەتێ بکەین بۆ نمونە ئێستا چەندین کتێبمان ئامادەیە کە هەمووی بە کوردی ئینگلیزی کتێبن وەرجێڕاون و پێداچوونەوە کراون و ئینشاءالله ئەوانەش ئەخرێتە بەردەست خەڵک بۆی خەڵک هەم عیلمەکە وەربگرێ هەم فێری زمانی ئینگلیزی ببێ. خۆشەویستانم یەکەم بابەت کە ئەمێ ئاماژەی پێ بکەم ئێمە لە چ سەردەمێکە ئەژین ئێمە لە سەردەمێکە ئەژین کە پێ ئەوترێ سەردەمی زانیاری واتە گرنگترین شتی ئەم سەردەمە زانیاریە و زانیاری سەرچاوەیەکی گەورەی گۆڕانکاریە و زانیاری ئێستاکە سەرچاوەی داهاتی زۆر زۆر گەورەیە بۆ نمونە هەموو ئەوەی کە ئێوە لە ئینتەرنێتە ئەیبینن هەمووی لە خزمەتی زانیاری و پەیوەندیە و ئێستاکە کۆمپانیایکی وەکو نیڤیدیا بەس لەبەرەوەی ئیشێکە ئیشەکە پەیوەندی بەوە هەیە بەرهەمێکیە کە پەیوەندی بە زیرەکی دەستکردەوە هەیە بەس داهاتی ئەو کۆمپانیای بەقەت هەموو داهاتی وڵاتی یابانە. یعنی چی؟ یعنی ئێمە لە سەردەمێکە ئەژین زانیاری زۆر زۆرە و زانیاریش زۆر زۆر بە نرخە و بە نرخی زانیاری وای کردووە چەند کۆمپانیایەک لە ئەمریکا کە پەیوەندیان بە زانیاریەوە هەیە و وەکو مەسەلەن مایکرۆسۆفت وەکو ئەو کۆمپانیانی کە تایبەتن بە AI ئەمانە داهاتیان لە وڵاتی زۆر زۆر گەورە زیاترە کەواتە سەردەمەکە سەردەمی زانیاریە. ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ 100 ساڵ لەمەوە پێش بەپێی لێکۆڵینەوە لە 100 کەس کە ئیشیان کردووە لە 175 ئەوەی ئیشی کردووە بەجەستە ئیشی کردووە بۆیە پاریان پیاوە لەبەر ئەوەی توانیوێتی هەڵگرێ بوەشێنێ پاڵنێ واتە بەجەستە ئیشی کردووە لە 175. ئێستاکە لە سەردەمێکە ئەژین کە نزیک بووەتەوە بە یعنی عکس بووەتەوە بە تەواوەتی
ئێستا تەنها لە سەدا 20 تا 25 هەموو ئەوەی لە عالەمە ئیشەکە بە جیسمیشەکە. ئەوی تری خۆتان نەزان لەسەر مێز و کورسیەک دانیشتووە، تەلەفۆنێکی پێ، مۆبایلێکی پێ، بە کۆمپیوتەریشەکە. وە خۆشتان ئەزانن زۆربەی سەروەتمەندەکانی دنیا ئەوەندەی بە مۆبایل و بە لاپتۆپ ئیشەکەن بە هیچ تریش ناکەن. کەواتە ئەم سەردەمە لەگەڵ هەموو سەردەمەکانی ترا جیاوازیەکە ئەوەیە سەردەمی زانیاریە. باشە ئێمە ئێستا چۆن بیرکەینەوە بڵین دنیا پێشکەوتووە توێستەکە مێشکم بەکاربێنم، یان بەعەکسەوە ئەبێ بیرکەینەوە بڵین مادەم ئێمە سەردەمی زانیاریە و دنیا لەو پەڕی پێشکەوتنایە، کەواتە ئەوەندەی من بتوانم تەرکیزم هەبێ یادگەم باش بێشتم بیر بمێنێ لە شت تێ بگەم، ئەوەندە ئەمە گرنگە هیچ شتێکی کە ئەوەندە گرنگ نییە. باجارە چاتەکە بۆستێنم ئینشاءڵڵا دوایی فریاکەوتم تەماشایەکی نووسینەکانتان ئەەکەمەوە خۆشەویستانم. ئێستا کە زیرەکی دەستکرد بۆ نمونە گەشتۆتەوە ئاستەی خەڵکێکی زۆر زۆر لە عالەمە بەکاریهێنێ ئەڵێ ئیتر ئەوە تا شتەکانم بۆ ئاسان بووە. باشە دوو نەفەر یەکیکیان نە تەرکیزی باشە، نەبیرکردنەوەی باشە، نە یادگەی باشە، یەکێکیکیان کە خاوەنی تەرکیز و یادگە و بیرکردنەوەیکی بەهێزە، ئەم دوو نەفەر کامیان زیاتر ئیسفادە لە زیرەکی دەستکردن. واتە بە پێچەوانەی خەڵکێکەوە بیرەکاتەوە دنیا کە پێشەکەوێ ئیتر ئێمە کەمتر پێویستە کامێشمان بەکاربین بە پێچەوانەوە دنیا پێشەکەوێ لەو ڕۆژەوە دنیا لە پێشکەوتنایە مرۆڤ کەمتر پێویستی بەوە بووە بجوڵێ، بەڵام زیاتر پێویستی بەوەی مێشکی بەکاربێن. ئەگەر ئێستاکە لە جیهانە سەدان و هەزاران کەس ئەچن لە کانەکانە ئیشەکەن، ڕێژەی ئەمانە هەر زۆر زۆر کەمە لە چاو ئەوەی 100 ساڵ 200 ساڵ لەمە پێش لە کانەکانە ئیشیانەکە. ڕێژەی ئەوانەی کە زەوی ئەکێڵن زۆر زۆر کەمترە بە ڕێژەی هەموو دانیشتوان حسێبیکەین. ڕێژەی ئەوانەی کە ئێستاکە بیرەکەنەوە شتە زانن، ئەگەر داهاتەکانیان حسێبکەی زۆربەی داهاتەکەی ئەمان هی ئەوانەی کە بیرەکەنەوە ئەتوانن بیرکەنەوە. باشە مرۆڤێک بۆ ئەوەی باشترین ئەندێشەی هەبێ، باشترین بیرکردنەوەی هەبێ، مرۆڤێکە کە ئیتروا ئەزانێ پێویستی بە تەرکیز و سەرنج و ستایلەکانی بیرکردنەوە و لەبەرکردن و فێربوون نەماوە، ئەوە دڵنیاتانەکەم جۆرێکە لە خۆ خەڵەتاندن. حتا دنیا پێشەکەوێ زیاتر پێویستمان بەتوانە زەینیەکانمانێ نەک بە پێچەوە. واتە وا نەزانی ئێستاکە هەموو شتێک بە مۆبایل ئەکرێ ئیتر نیشانەی ئەوەیە کەمتر پێویستمان بە مێشکە، کەمتر پێویستمان بە زانیاریە، کەمتر پێویستمان بە فێربوونە. ئەم زیرەکی دەستکردە ئەو هەموو سێرچ ئەنجنەی وەکو گوگڵ کە تۆ سێرچەکەی، ئەم هەموو زانیاریانە کە بە ئاسانیەتە بەردەستە هەمووی بە کەڵکی ئینسانێکە کە ئەزانێ ستایلەکانی بیرکردنەوە چییە، کە ئەزانێ بیرکردنەوەی ڕەخنەگرانە چییە بۆ نمونە. هەمووی بە کەڵکی ئینسانێکە کە ئەتوانێ ئاستی تێگەشتنی بەرز بێ، هەمووی بە کەڵکی کەسێکە کە ئەتوانێ شتەکەی لەبیر بمێنێ. اینجا بۆچی باشە من هەر سێرچکەم و بگەڕێم و دوای تۆزێکی کە هیچم لەبیر نەمابێ و لە مێشمان سفر بوو بێتەوە. سەردەمەکە زیاتر بۆ ئەو کەسانە باشە کە توانە زەینیەکانیان باش، نەنگەوانەی کە توانە جەستەیەکانیان باش. خۆشەویستانم، ئاشنابوون بە باشکردنی مێشک لە هەموو تواناکانی پێویستیەکی ئەم سەردەمەیە، چونکە لەم سەردەمە پێویستمان زیاتر بە خوێندنەوە و بە گوێگرتن و بە بیرکردنەوە هەیە. بۆ نمونە من ساڵانێکی زۆر مطالعەم لە بواری بزنس و بەڕێوەبردنا کردووە، بەکالۆریۆسم خوێندووە، دوای هەر بەردەوام بوو، ماستەرم خوێندووە، دوای هەر بەردەوام بوو، دەرس و کۆرسێکی زۆرم وتوەتەوە. باوەڕم پێ بکەن ئێستا گەشتومەتە ئەوەی ئێستا زیاتر پێویستمە کە شتێکم گوێ لێوێ، ئێستا زیاتر پێویستم بەوەیە کتێبێکی زیاتر بخوێنمەوە، ریسێرچێکی زیاتر ببینم، مقابلەیەکی زیاتر ببینم لەو بوارە.
یعنی مەسەلەکە چییە؟ مەسەلەکە ئەوەیە حتا پێشەکەوێت دنیا تۆ ئەگەر زانیاریەکانت ئەبدەیت نەکەیتەوە تۆ ڕێگیتەوە خوارە. یعنی بۆ نمونە ئەگەر کەسێک خاوەنی دکتۆرا بێت لە زۆربەی بوارەکانە و لە ماوەی ئەم 6 ساڵە مطالعەی نەکرد بێت، گوێی نەگرت بێت، نەی خوێند بێتەوە و بەردەوام نەبوو بێ و ئەگەر لە ماوەی ئەم 5 ساڵە تەرکیز و یادگە و سەرنجی وەکو جاران نەما بێ، دکتۆرای هەبێ و نەبێ فەرقی نییە. چونکە ئیتر ڕاستە ئەوەندە فەرقی هەیە تەعینیان کردووە لە شوێنێک، بەڵام باوەڕکەن هیچ ئیسفادەیەشی نەماوە ئێستا. بۆ لەبەرەوەی ئێمە پێویستمان بەو زانیاریە هەیە کە ئێستاکە قسەی لەسەرەکرێ و مناقەشاکرێ. ئەمە مهمە. لەم ڕۆژە پێی گەشتبی تازەکی ئەوەی ئەو زانیوێتی 7 ساڵ لەمەو پێش تازە تەواو ڕۆشت. وەکو ئەو وایە تۆ مۆبایلی 7 ساڵ لەمەو پێش بەکاربێنیت، وەکو وایە تۆ ئەپلیکیشنی 7 ساڵ لەمەو پێش بەکاربێنی، ناتەوێت ناگەڕێیتەوە بۆ 7 ساڵ لەمەو پێش. یعنی ئێستا تۆ هەر مۆدێلێکی ئۆتۆمبیل بێنە پێشچاوی خۆت، ئێستا ئۆتۆمبیلە بێنە پێشچاوی خۆ ئەم هەموو سیستەمە پێشکەوتووی تایە 7 ساڵ لەمەو پێش، کەواتە یعنی 7 ساڵ ئەوەندە کاریگەری هەیە. بۆیە بەڕێزان ئێستا پێویستەکە ئێمە زیاتر خەمی ئەوە بخۆین کە بەڕاستی توانازینەکانمان باشتر بکەین. وە خۆشەویستان ئەگەر بێت و ئێمە بەجددی بمانەوێت سەرنجمان باشکەین، تەرکیزمان باشکەین، یادگەمان باشکەین، کە ئەمە لە کۆرسی چالاکردنەوەی مێشک و یادگە و لە بەشە پێشکەوتووەکەش یا بەرەو بابەتەکانی بیرکردنەوە و بابەتەکانی زیرەکی و لە ناو هەموو چالاکردنەوە باسێکی زۆری تەندروستی و ڕاهێنانی جۆرا و جۆری مێشک و توانای فێربوون و لەبەرکردن و تەکنیکە نوێیەکانی فێربوون و کۆش و هەموو ئەمی کە لێرە ئیشی تیاکرێ. ئەگەر لەسەر ئەم ڕێڕەوە بەردەوامبی چی ئیسفادەیەکێک؟ یەکەم هەر ئاشنابوون باوەی کە تۆ ئاشنا ئەبی بە مێشک، بە تواناکانی، بە ئەوەی کە تواناکانی مێشکی ئینسان چین، توانازینیەکان کامانن، هەر ئاشنابوون بەمە یەکێکە لە بابەتە گرنگەکان کە لە کۆنەوە مرۆڤ هەستی پێکردووە و ڕۆژ بە ڕۆژ زیاتر هەستی پێکەین کە زۆر زۆر گرنگە، ئەویش بابەتی خۆناسیە. واتە کاتێک کە تۆ ئەزانی جیاوازی سەرنج و تەرکیز چییە، ئەو کاتە ئەزانی تۆ شتێک هەیە لە ناخی خۆتا ئیدۆزیتەوە. کاتێک ئەزانی یادگەر لە کوێی توانازینیەکانی تۆیە، تەرکیز لە کوێی توانازینیەکانی تۆیە، بیرکردنەوە و ستایلەکانی بیرکردنەوە لە کام لە چه ئاستێکی مێشکی تۆ و کارکردنی مێشکی تۆیە، ئەمە بۆ خۆی بابەتی خۆناسیە. واتە هەر کە تۆ بزانی ئێمە چەند جۆر توانستی زەینیمان هەیە، تۆ ئەمە دەرگایەکت بۆ ئەکرێتەوە بۆ زیاتر خۆناسین. و بەڕێزان لەسەر بابەتی خۆناسین لە یوتیوبی ئاوات ئەکادمی من وەکو کۆرس 5-6 وانەی یەک کاتژمێریم هەیە لە بەشی لایف. واتە ئەگەر بچیتە یوتیوبی ئاوات ئەکادمی بەشی لایف کە لەوە چێک کەسانی گویان لێگرت بێ و من چاتەکە ئەەکەمەوە بزانین ئەو بەڕێزانی کە گویان لێگرتووە ڕەیان چیە لەسەر ئەوە، ئێوە ئەتوانن بگەڕێنەوە لە یوتیوب بەبێ بەرامبەر 5-6 وانەی گرنگی تایە لەسەر خۆناسی. هیوادارم سوودی لێوەرگرن. و یەکەم قسم لەسەر ئەوەی کە تۆیی ئەتەوێ مێشک و یادگەت باشکەی ئەوەیە، ئەمە دەرگایەکی گەورەت بۆ ئەکاتەوە بۆ خۆناسی. چونکە تۆ بە شێوەیەکی گشتی لایەنە جەستەیەکەی خۆت ئەناسیت. زۆر جار کۆمەڵە شتێ لە خۆتابیری لێکەیتەوە ئیدۆزیتەوە، بەڵام معقول نییە لە ناو مێشکی تۆە کە بەشێکی زۆری نیۆکۆرتێکسە. ئاخر ئێستا تۆ ئەگەر مێشکی گیانەوەرێک وەربگری، بۆ نمونە تیمساحێک سەرێکی گەورەی هەیە و بەڵام دەماخێکی زۆر بچووکی هەیە لە ناو، لێرەوە وەرە لە خشۆکەکانەوە دەست پێ بکە بۆ شیردەرەکان و تا ئەگاتە دۆلفین، تا ئەگاتە مرۆڤ، بەرەبەرە لە مرۆڤ ئەبینی چی هەیە؟ نیۆکۆرتێکس. واتە ئەو توێکڵی مێشکی کە ئەڵی کاکڵەی گوێزەوە، ئەوە ئەگەر بڵاویکەیتەوە ڕوبەرێکی زۆر گەورەی هەیە. ئەم توێکڵی مێشکی ئێمە زۆربەی توانازینیەکان و بابەتی فێربوون و تەرکیز و سەرنج و یادگە و ئەوانە زۆرێکی پەیوەندی بەوە هەیە.
لێکدانەوە و چارەسەری کێشە و هەموو ئەو توانە زینیانە کەواتە تو هەر ئەمەدزانی یعنی بە نرخترین شت لە ناخی توە پەیوەندی بەم مۆزوعەوە هەیە و ئەوە بەشێکی گەورەی لە خۆناسی. پاشان چکەشتمان زۆرە لەسەر خۆناسی، بۆ نمونە لە فەلسەفا، لە تەسەووفا، لە دەروونزانیان، لە زانستەکانی ئەخلاقا، لە زۆرێک لە طەریقەت و زۆرێک لە قوتابخانە و مەداریس و شتی تایبەت هەر لە کۆنەوە تا ئێستاکە لە ناو دینە جیاوازەکان بە تایبەتی ئاینی ئیسلام، بابەتی عیرفان، هەمووی باز لە خۆناسیەکە. و ئەم بابەتە ئەکرێ بڵین بابەتێکی مۆدێرنی سەردەمیانی زۆر گرنگە لە خۆناسی کە بزانی جیاوازی سەرنج و تەرکیز چیە وەکو باسم کرد. خۆشەویستانم، یەکێکی کە لە دەستکەوتەکانی ئەوەی کە مرۆڤ مێشکی ڕابهێنێ بریتیە لەوەی کە کاتی بۆ گەڕێتەوە و ژیانی واتە ژیان واتە کاتی بۆ گەڕێتەوە. من زۆر جار ئەڵێم فێربوونی بابەتێک کە ئەتەوێت تاقیکردنەوەی تیا بکەی و ئەتەوێت دەرەجەی تیابێنی، ئەگەر کەسێک مێشکی ڕانەهێنابێ پێویستی بە 20 سەعات بێ، ئەگەر مێشکی ڕاهێنابێ بەلایانی کەمەوە پێویستی بە 12 سەعات. یعنی چی؟ یعنی نیوەی کاتەکەی بۆ ئەگەڕێتەوە. یعنی تۆ بێنە بێشای خۆت قوتابیەک پێویستی بەوەیە 100 کاتژمێر بۆ وانەیەک دابنێ تاکو ئەو ساڵە دەرەجەیەکی دابن. ئەمە قوتابیەکە کە مێشکی ڕانەهێنراوە، بەڵام ئەگەر مێشکی ڕابهێنێ لەم 100 سەعاتە بەلایانی کەمەوە خۆ 40 سەعاتی بۆ گەڕێتەوە، 30 سەعاتی بۆ گەڕێتەوە. تۆ ئەو کاتە حسابیەکەی لە هەموو هەوڵێکتا، لە هەموو سعیەکتا، لە هەموو فێربوونێکتا، لە هەموو مطالعەکردنێکتا تۆ بەشێک کاتت بۆ گەڕێتەوە وەلەو لاشۆ نەتیجەکە باشترە بێت. بۆ نمونە لە فێربوونی زمانە، بۆ نمونە لە بەدەستهێنانی شەهادە، بەدەستهێنانی نومرە، تەواوکردنی خوێندن، هەر کارێکی تر. یعنی بۆ نمونە تۆ تەنانەت بڕۆی لە کارگەیەکە فێر ببی ئامێرێ چۆن بەکاربێنی. ئەگەر مێشکت ڕاهێنراو بێ لەگەڵەوەی مێشکت ڕانەهێنراو بێ، لەویا فەرقەکە لەوەی کە کاتت بۆ بگەڕێتەوە لە چاو خۆتە. واتە تۆ ئەڵێ من جاران ئەوەندەم پێچوو بۆ فێربوونی ئەوەندە شت، بەڵام ئێستاکە ئەگەر مێشکت ڕابێنی بەتەکید کاتی کەمتر دەوێت. ئەمە کاتگەڕانەوە یەکێکە لە هەرە بەنرخترین کارەکان کە مرۆڤ لە ژیانیا بیکە. یعنی ئێستا هیوا هەیە بۆ نمونە خاوەنی کۆمپانیایەک، ئەم کەسە کێشەی چییە؟ دایماڵە کاتم نییە. بەشێکی ئەوەی کە کاتی نییە پەیوەندی بەو سەرنج و تەرکیز و یادگەوە هەیە. لێکۆڵینەوەی تازە کەمە اختصاصی منە دەرکەوتووە مدیری کۆمپانیایەک کە بەیانی ئەچێت تا دوانی وەڕۆی دەوامەکە بە کۆی گشتی تەنها 90 دقە بەڕێک پێشیشی کردووە. یعنی ئەگەر ئەوە دەربێنین کە ئیشێکی کردووە بۆ کۆمپانیاکە ئیسفادەی هەبووکو بەڕێوەبەرێک 90 خولەت. باشە ئەی باشە بەڕێوەبەرێک کە سەرنجی باش نیە، تەرکیزی باش نیە. من خۆم چەندین کەسی وەکو بەڕێوەبەر، بەرپرسی حیزبی، حکومی، یان ئەوانی کە لە کۆمپانیاکە ئیشەکەن یا لە دەوائری ئیشەکەن قسەیان لەگەڵا کردو، باوەڕکەن یعنی هەیەنە کێشەی زۆر گەورەی هەیە، هەیەنە یەک شاری بەدەسە بەڵام تەرکیزی ئەوەندە خراپە هەر مەپرسە. ئێ باشە چۆن بەڕێوە ئەچێ ئەو شارە؟ ئەو کۆمپانیا چۆن بەڕێوە ئەبێ؟ ئەو شوێنە چۆن بەڕێوە ئەبرێکەم بەڕێوەبەرەکەی ئەوەندە تەرکیزی خراپە، ئەوەنە یادگەی خراپە، ئەوەنە سەرنجی خراپە. کەواتە هەتا تۆ بەرپرسیارەتێکی زیاترت هەبێ لە ژیانە، زیاتر پێویستت بەوەیە کە مێشکێکی ڕاهێنراوت هەبێت. نەگەوەی بڵێ کاتم نییە، ئەبێ کات دانەی مێشکت ڕابێنی بۆی کاتت بۆ بگەڕێتەوە. ئەوە یەکێکە لەوە بەرهێنانە زۆر باشەکان کە لە ژیانی خۆتا بیک. پاشان بەڕێزان، بۆ بەدیهێنانی ئامانجەکان، کورتکردنەوەی ڕێگە لە هەر بوارێکا کە بیگریت، لە هەر بوارێکا کە بیگریت. بۆ نمونە با ئێمە تەنها نەچین باسی خوێندن بکەین. تۆ کەسێکی بۆ نمونە بزنسی خۆتت داناوە، دڵنیا بە ئەگەر تۆ خاوەنی سەرنج و تەرکیز و مێشکێکی باش بیت، ستایلەکانی فێربوون و ستایلەکانی بەکارهێنانی مێشک و یادگە و ئەوانە بە باشی بزانی و ڕاهێنان بە مێشکت کردبێ، هەر ئەو ئامانجەی کە لە بزنسەکە تا هەیە دادناوە 6 ساڵی کە پێی بگی لەوچە بتوانی بە 3 ساڵی کە پێی بگی، بتوانین بە 4 ساڵی کە بە 2 ساڵی کرد بگرە کەمتریش پێی بگی.
چونکە دوجار دەرەنجامەکان پەیوەندی بەوە هەیە تۆ چەنێ مێشکت بەباشی بەکارین چکە وتمان خۆ تۆ ناچی بە شان و ملشت هەڵگریبی گوازیتەوە هەموو ئیشی کۆمپانیاکە لەسەرەوە وەساوەکە تەلەفۆنێگەکەی بزەبت دەڵی چی شتێک یادا شتێک دائەنی لەبیرت نەچێتەوە شتێکت پێڵەن لەبیرت بمێنێ پلانێک دائەنی بزانی چی ئەکرێ و چی ناکرێت ئەگەر ئەمە بگەی کاتێکی زۆر بۆ گەڕێتەوە ئەمە ئیتر جگە لە خوێندن بۆ نمونە تۆ قوتابیەکی زانکۆی معقول نییە قوتابیەکی زانکۆ لە زۆر لە وڵاتانی دنیا چێ ئیشەکە لای ئێمە بەس قوتابیەکی زانکۆێت بەڵام زانکۆکەش بەو شێوازە ئەخوێنەکە نەخۆی ڕازیە نەماوەستاکانی ڕازی نەم دایک و باوکیشی لێ ڕازی ئەڵێ نردوومانە بەس ئیشی ئەوەیە کە لە زانکۆ بێ ئەوش دەرەجەکانێتی لە کاتێکە بەڕێزان من پێشەوەی بچمەوە بۆ زانکۆ تەمرینێکی باشم بە مێشکم کرد یادگەم باش کرد سەرنجم باش کرد تەرکیزم باش کرد کە چوومەوە بۆ زانکۆ ئەمە قوتابیەکان هەمویان نەزان بۆم باس کردن من ژن و ماڵم هەبوو کۆمپانیام دانابوو مارکێتم دانابوو وە زەرێکی زۆرم کردبوو وە کرێچی بووم و لە هەمان کاتە لە قوتابخانەیەکی شەوانە من دەرسم ئەوتەوە یعنی لە مەکتەبی شەو دەرسم ئەوتەوە بەیانیانە چوون بۆ زانکۆ ئیشمە کرد بەو هەموو بارودۆخە خراپەوە بەڵام سوپاس بۆ خوای گەورە لە فەزلی خوای گەورە کە من مامۆستای یادگە بووم هەموو نمرەکانم بە درێژایی 4 ساڵەکە نایاب بوو واتە بە دەرەجەی نایاب 4 ساڵەکەم تەواو کرد لە کاتێکە من ئەوە بارودۆخی من بوو يعني جاري وهبوا تصور كان امتحانم هبوا بس بيانيكي بيجري بسنبو امتحان من أو منهج سعيد كردو يعني حالتي وهبوا سيتشوار امتحانم لبيرك أوابو زۆربەی امتحانەکانی زانکۆ بە شەرتێ بەڕێزان خۆمە قوتابێکی زیرەک نەبووم من بە درێژایی خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی قوتابێکی زیرەک نەبووم من چەندەها جار بەدەست ئەدەبی عەرەبی و بەدەست دوو کەلیمەی ئینگلیزی و بەدەست لەبەرکردنی پێناسەیەک و دەستم کردو بە گریان لە متەوەستە ئەکرێ تۆ بی تەمرینێکی باش بە مێشکت بکەی بیگۆڕیت جارانە یانوت ویراسیە من باوەڕم بۆ قسەیە نەبوو ویراسی چییە ئەچم تەمرینەکەم خۆم فێرەکەم تەکنیکێک فێرە بم من ئەتوانم بڵێم لە سەدا 90 تاقیکردنەوەکانی زانکۆ تەنها 2 ڕۆژ پێش تاقیکردنەوەکە من سعیم کردووە و چەندین جار منهەجەکەم ئەو کاتە بینیوە بۆ نمونە بەیانی امتحانمە یا دوو بەیانی امتحانمە ئەسڵەن نەمەلزەمەم هەبووە نەکتێبم هەبووە تەلەفۆنم کردووە بۆ ڕەفیقێکم وتومە ئەزیەت نەبێ مەلزەمەی فڵانت هەیە وتوتی بەڵێ طبعا هەیان بۆ مەلزەمەیان هەبوو سعیان تیا کرد بە ڤایبەر ڕەسمی بگرە ڕەسمەکانم بۆ بنێرە یعنی ئەمە شتێک اینجا من هەمیشە ئەڵێم ئەمەی من توانیومە من دڵنیام ئەوەی من کردومە خەڵکی تریش بیکا زۆر باشترە توانێ چونکە من ئەو کەسە بووم لە پۆلی دوی ناوەندی بیرمە بۆ تاقیکردنەوەی ئەحیا هەموو هەوڵێکم ما بتوانم دەرەجەیەکی بەرز بێنم 72 هێنا یعنی من هەرگیز نەمتوانیوە بە درێژایی خوێندنی ناوەندیم بە تایبەتی دواناوەندیم نمرێ بێنم لە 90ەکانە بێ هەمیشە لە 70ەکانە بوو بەڵام بە پێچەوانەوە توانیم لە دوای ئەو خوێندنە خۆم فێری ئینگلیزیکەم خۆم فێری عەرەبیکەم کوردیەکەم باشترکەم فارسیەکەم باشترکەم کۆمەڵێ زانست و بابەتی دیاریکراو کە ئەبینن لە ئاوات ئەکادیمی و هەموو کۆرسە جۆرا و جۆرە هەیە ئەوە هیوایان هەیە 20 ساڵ مطالعەم کردووە 5 ساڵ خوێندوومەتەوە لەسەری ئیشم تیا کردووە یعنی ئەگەر من هەر دانیشتمایە بە دیارەوەی بم وتایە بەخوای تر من مێشکم بۆ خوێندن نابێ چۆن دەسمە چوویە فێر بوون چۆن دەسمە چوویە بەدەستهێنانی شەهادە و خوێند من لە زانکۆی وارشۆش هەر بەو شێوازە بوو کە دەرسێکی زۆرمان هەبوو پێم وایە کەم کەس ئەوانەتان ئێستاکە ماستەرتان خوێندووە ئەزانن من بەس لە خوێندنی ماستەر لە ماوەی 2 ساڵی فول ئەکادیمیە نزیکی 34 کۆرسم خوێندووە و زۆر بەشی تاقیکردنەوەکانیش لەوێ دەرەجەکەم زۆر باشە و ئەو بووە بەچی هەر بەو تەکنیک و ستایڵێ و بەو ڕێگایی کە بە تەمرینکردن بە مێشک تۆ توانی ئەوە بکە لەبەرەوە ئەگەر من بڵێم کاکە من زیرەکم تۆژەڵی ئەها خوا پێیاوەی تر دەدا نەفەرە زیرەکەیکە زیرەکە بەس من پێتەڵێم من بە دڵنیایی چەندین جار لە سەرەتاییە ویستومە نەڕەمەوە بۆ مەکتەب بۆ لە دەست شتێکە لە ماڵەوە بە سەعات سەعیم تیا کردو چوومەتەوێ نەمتوانێت دێڕێ بڵێ
لە ئیمتیحانە هەرگیز بیرم نایە لە متوەستا لە ئیبتیداییە من پێناسەیەکم نووسی بێ هەموو کللیمەکانی وەکو پێناسەکە بوو بێ دەی لە زانکۆ من لە بابەتەکە تێگەشتم لە سیارەکەما گوێمەگر لە محازەرە و شتی تر کۆرسی تر ئەستەن چوون بۆ تاقیکردنەوە لە ناو سیارەکە گوێم لە کۆرسی تر گرتووە ئیمتیحانم هەبوو لە زانکۆ بەڵام لە زانکۆ ئەو شتێکە نووسیومە مامۆستا گەڕاوە بۆی پی تێ بدۆزێتەوە هەڵی تا بدۆزێتەوە یعنی جاری وا هەبوو زۆربەی ئیمتیحانەکان دقیق ڕێک وەکو مەلزەمەکە نووسیوم مەلزەمەکەشم ئەو یەک دووشەوە بەدەستگەیشتوە بە شەرتێ من ئەزانم خەڵکانێکن زۆر یادگیان لە من باشترە توانای مێشکیان زۆر باشترە بەڵام کێشیان چییە کێشیان ئەوەیە و ئەزانە ئیتر هەرەوەی و تەواو نایەت گرنگی با بە مێشکی گرنگیدان بە مێشک کۆمەڵی ڕێنماییە کۆمەڵی تەکنیکە کۆمەڵی ڕاهێنانە ئەگەر تۆ ناتوانانی لە چالاکردنەوەی مێشک و لە کورسی یادگە و ئەمانە بەشداربی لە یوتیوبی ئاوات ئەکادمی باوەڕکەن لە هەندێک لە ڤیدیۆکانە من کۆمەڵی ڕازی زۆر گرنگم باس کردووە بەڵام ئەو کەسەی کە گوێ ئەگرێ بەتەمای شتێکە هاوەکو چۆن تۆ ئەڵێ کابرا وتبووی وتبیان عەرەق حرامە باشە شەراب حرامە وتبووی بۆ حرامە وەڵام من 15 ساڵی خۆم و حرامی ژنیە یعنی بەتەمایە نازم بەتەمایە بەچی حرامەکەی بۆ دەرکێ ئێمەش جاری وا هەیە ڕێنمایی کەسێک ئەکەین ناچێت جێبەجێکە پیرۆکەکەی پێڵی ناچێت یعنی بەتەمایە چی ڕووبە بەتەمایە دەرزیکی لێن یان ئەوەی ئیلۆن ماسک ڕۆژێکیان نەفەر مناقەشەی لەگەڵا کردین ئەوی دەمە ئیسفادەی نییە ئێستاکە ئیلۆن ماسک چیپێکی دروست کردو یەخێتە مێش کرد زۆر مناقەشەمان لەگەڵا کرد ئاخر تۆ چیپ هەبێ و نەبێ خۆ تۆ هەر پێویستت بە مێشکێکی باش و تەرکیز و سەرنجێکی باشە ئەیور نا ئێستاکە چیپەکە واوایە وتم تۆ چیپەکەت داناوە دەستی کرد بە پێکەین من دڵنیام هەموو عمری ناتوانێت چیپەکەش دابنی کەواتە ئەمە کات کوشتنە تۆ بڵێ وەڵام من گوێنایەم بە مێشکم دنیام پێشەکەوێ ماوەیەکیکە وەڵا ئیلۆن ماسک چیپێکمان لە مێشکا بۆ داهەنێ ئیتر بێخەمە بین ئەمە بەوە حەل نابێ بەڕاستی بەڕێزان بەدەستهێنانی نومرە و شەهادە هێندە پێویستی بە مێشکێکی ڕاهێنراو هەیە هێندە پێویستی بەوە نییە کە تۆ بڵێ وەڵام من هەر لە دایک بووم زۆر زیرەک بووم من وەکو خۆم کۆمەڵی خەڵکی زۆرە ناسم لەناو ئەم خەڵکە زۆرە خەڵکانێکی زۆر سەرکەوتوو ئەناسم باوەڕکەن کەسیان ناناسم بڵێن وەڵا ئەمە لە عەبقەریەکان بووە هەر لە ئەوڵە هێناوێت زۆرێک لەمانە ئەسڵەن لەبەرەوەی کە هەر مێشکی بەتوانە بوو ئەوانە هەر قەدری نەزانیوە یعنی زۆر زیرەکمان هەیە هەر ئەقلی بەوە نەشکاوە بڵێ ئێخۆ من یادگەم باشە توانای فێربوونم باشە بۆ نەچم شەهادەی بەرز بەدەست بێنم بۆ نەچم زمان فێر ببم بۆ نەچم قورئان لەبەرکەم نا هەر بیری لێ نەکردوێتەوە و پێم وایە ئەوانەی کە یادگیان باش نییە و ئەوانەی توانای مێشکیان باش نییە زۆر خەفەتە خۆن ئەڵێ فڵان کەس خۆزگە منیش وەکو ئەو بوومایە چۆن نەتوانێت دەرەجە بێنێ هاچی بەڵام باوەڕکەن زۆرێکیان یعنی زۆر خەڵک هەیە کە هەر بە زیرەکی هێناوێتی و هەرگیز هیچیشی نەبووە بە هیچ بەڵام بە پێچەوانەوە ئەوانەی زیرەکیەکەیان بەرهەمی فێربوونی تەکنیک و ڕاهێنانی مێشک و چالاکردنی مێشکە ئەوانە بەگاڵتە نەڕۆشتون بۆ بوارە لەو سەرەوە نەتیجەی هەیە بەشداربوومان زۆرن سوپاس بۆ خوای گەورە کە کەسی ئاسایی بوون ئێستا کە لە کۆلێژی پزیشکی ئەخوێن کەسی ئاسایی بوون لە ماوەیەکی کەمە هەموو قورئانیان لەبەر کردبوون بۆ هێندەی ئەم نەفەرە قەدری ئەم توانایە ئەزانێت بۆ لەبەری بۆ بەدەستهێنانەکەی زەحمەتی کێشاوە بەڕێزان دز قەدری پارەکانی نازانێت بەس کرێکارێک قەدری پارەکانی ئەزانێ کاسبێک کە زەحمەتی کێشاوە قەدری پارەکانی ئەزانێ بەس دز قەدری پارەکانی نازانێت ڕێک ئاوایە ئەوەی کە هەر لە دایک بۆ بە زیرێکی هێناویەتی هەر ئەقلی پێی ناشکێ کە بڵێ وەڵام من خوای گەورە یادگەیەکی باشی پێیان با ئیسفادی لێ بکە بۆی بەڕێزان نیعمەتێکی زۆر گەورەیە کە تۆ بی گرنگی بێ بە مێشک لەم ماوەیە گوێم لە یەکێک لە ملیاردێرە زۆر سەرکەوتوەکانی دنیا گرت کەسێکی زۆر عاقڵ و ئینسانێکی زۆر ئیمانداریش مەسیحیە طبعا یەکێ لەو شتانی کە باسی کرد وتی من ئێستاکە زۆر سوپاسی خوا ئەکەم کە لە سەرەتاکانی ژیانمە فەشەلی زۆرم بینیەوە وتی من هیچ کاتێک ئەو کەسانی کە هەر لە ئەوەڵەوە هەر بە سەرکەوتن هێناویانە ئومێدم پێیان نییە چونکە
ئەوانەی کە لە سەرەتاوە کۆمەڵێ ناڕەحەتی ئەبینن و کۆمەڵێ زەحمەت ئەبینن، ئەمانە ئایندەیان زۆر زۆر باشترە. قسەکەی زۆر زۆر ڕاست. ئێستا بۆ نمونە تۆ 2 میلیۆنێر بێنە پێشچاوی خۆت، یەکێکیان بە کار و کەسابەت و زەحمەت و زەرر و تاقیکردنەوە و خۆفێرکردن و خۆپەرەپێدان و ئیشکردن گەشتوتە ملیۆن دۆلار، یەکێکی کەش باوکی مردوو ملیۆنی دۆلاری بۆ بەجێمەوە. ئەم دوو نەفەرە ئێستا تۆ سیقەت بە کامیان زیاترە؟ ئایندەی کامیان باشترە؟ بە دڵنیایی ئەوەی کە لە باوکە بۆی ماوە احتیمالی لە دەستی بە، ئەمەی کە ئەمەنی بەدەستێناوە احتیمالی لە ئایندا دەوەنی ترش بەدەستێن. مۆزوعی باشکردنی مێشکیش وەکو مۆزوعی ئەم بابەتی بزنس و داراییەوەیە. تۆ کاتێک ئەڵێی من جاران بۆ نمونە دائەنیشتم شەو ڕۆژ سەعیمە کرد نەم ئەتوانی هەشتا بێنم، زۆر فەرقی هەیە لەگەڵەوەی بڵێ وەڵا ئیمتیحان نەمزانی ئیمتیحانمان هەیە بە ڕۆژێک چوومونەوەم هێنا. هەم دوانە زۆر زۆر جیاوازە. ئازیزانم، مەسەلەی تەندروستیکی باشتر شتێکتان پێ بڵێم زۆر زۆر عەجیبە. هەموو ئەو ڕێنماییانەی کە بۆ تەندروستی مرۆڤ باشە، بۆ مێشک و یادگەشی باشە، هەموو ئەو ڕاهێنان و ڕێنمایی و تەکنیکانی بۆ مێشکی مرۆڤ باشە، بۆ تەندروستی مرۆڤیش باشە. و پەیوەندیەکی عەجیبی تریش هەیە، هەموو ئەو شتانەی بۆ گەدە و ڕێخۆڵە باشە، بۆ مێشکیش باش، و هەموو ئەو شتانەشی بۆ مێشک باشە، بۆ گەدە و ڕێخۆڵەش باش. یعنی ئەگەر بچی بۆ ئەوەی مێشکت باشکەی، زۆر گۆڕانکاری گەورە دروستە. تەسەورکەن بەشێک لە لاوازی بیرکردنەوە، یادگەی خراپ پەیوەندی بەوە هەیە کە ئەم کەسە خواردنێکی زۆر لە ڕێخۆڵەکانیان ئەمێنێتەوە و تەسەممەکات. ئەمە لە ئەو کەسێک کە ئەچێ مێشکی خۆی پەرەپێ بە، هەر لە سەرەتاوە کۆمەڵی ڕێنمایی سادەی پێ ئەوترێ لەسەرەوەی چۆن بخوات، چۆن بخواتەوە، چۆن بخەوێ، چۆن تەمرینکە، چی بکە. یعنی ئەو کەسێک کە ڕێنمایەکان جێبەجێکە شتەکانی تریە گۆڕێ. حتا ئەو ڕاهێنانانەی کە بۆ یادگە ئەکرێن. ئمە چەندین بەشدار بوومان هەیە کە ئەڵێن ئێمە ئێستا زۆر پێویستمان بە عینەک نەماوە، خۆ زیاتریش چاوی بەکارێنێ. زۆر بەشدار بوومان هەیە ئەڵێ کە پێشتر شەقیقەم هەبووە، زۆر بەشدار بوومان هەیە. ئەمانە هەمووی بۆ ئەگەڕێتەوە کە ئەمە شتێکی گرنگە. کاتێک کە ئەوەندە گرنگی بەمەئی، شتەکانی کەشت هەمووی ئەکەوێتە سەرخە. من پێم خۆشە ئەو بەڕێزانی کە بە چاوی خۆیان بینیویانەوە ئێستاکە لەوەچە لەم لایڤان ئەوان لە چاتەکانە ئاماژە بکەن، چکە هەیە خۆی نمونەی واقعیە کە ئەم شتانی کە من ئێڵێم ئەوان خۆیان تەطبیقیان کردووە و بە چاوی خۆیان بینیویان. ئازیزانم، مەسەلەی کات و بەڕێوەبردننی کات، یعنی ئەو کەسەی گرنگی بە مێشکی ئەیە بە تەئکیدی بەرەبەرە وای لێن کە گرنگی بە کاتەکانی هەیە. ئێمە زۆر بەشدار بوومان هەیە کە لە ماوەی مانگێ 2 مانگان گرنگیان بیاوە بە مێشکیان، یەکسەر بەکارهێنانی مۆبایلیشیان فەرقی کردووە، یەکسەر لە ژیانی ڕۆژانەیانە پەیوەندیەکانیان فەرقی کردووە. ئیتر ئەم جارە کات کوشتن کۆمەڵە شتەیە کەم بۆتەوە لە ژیانیانە و زیاتر بەرەو ئامانجەکانیان نزیک بوونەتەوە. طبعاً باسی کەسانێکەکەین کە کەسانێکن کە محتەمن بەوەی کە بەڕاستی مێشکیان ڕابهێنەوە گۆڕانکاری دروست. بۆ بەڕێزان، مەسەلەی جێبەجێکردنی ئەرکی ڕۆژانە. تۆ کاتێکە خاوەنی مێشکێکی ڕاهێنراوی، یعنی ئەتوانی تەرکیزکەی. ئەو کەسەی کە ئەتوانێت تەرکیزکە ئەتوانێت چێژ لە ژیانی وەربگرێت. قسە دووبارەکەمەوە، ئەو کەسەی کە ئەتوانێت تەرکیزکە ئەتوانێت چێژ لە ژیانی وەربگرێت. چکە بەڕاستی ئەگەر نەتوانین تەرکیزکەی، ئەزانین چی لێت، هەموو ژیانت
تێکەچێ بە سەریەکان. بۆ نمونە لە سەیرانی ناتوانین تەرکیزکەیتە سەر خۆشیەکان، دیسان لە خۆیەوە خەیاڵتەڕا بەم لا بەولا هیچ چێژێک لە سەیرانەکە نابینی. خواردنە خۆی خەیاڵت ڕۆشتنەوە چێژ لە خواردنەکە نابینیت. کتێبە خوێنیتەوە خەیاڵت ڕۆشت و ئیسفادە لە کتێبەکە ناکەیت. و ئێمە هەزاران تەلەبەمان هەیە لە کوردستانە ئەم کارە ساتی کە باسی یەکەم ڕێک ژیانیان ئاوایە. کاتێک کە سەعیەکە بیری لای پشووەکەیە، باشە بیری لای ئەوەیە کە کەی بێ کاتی ئیسراحەت بێ، کەی بێ بچێ بخەوێت، کەی بێ دەست بێتەوە بۆ مۆبایلەکەی، کەی بێ بڕانانەکەی. کاتێکیش کە پشووەرەگرێ بیری لای دیسان سعی کردن یان چی؟ ئەو کاتەی پشووەرەگرێ بیری لای سعیە، ئەو کاتەی سعیەکە بیری لای ئیمتیحانەکەیە، ئەو کاتەی ئیمتیحانەکە بیری لای نەتیجەکەی و بەهۆی ئەمەوە نە ئیسراحەتی کردووە، نە سعیەکەی بەباشی کردووە، نە ئیمتیحانەکەی بەباشی ئەنجام ماوە و ئەنجامەکەش خراپ دەرەچێت. چکە بۆ تو ئەبێ کاتی ئیسراحەت بەڕاستی نێڵی مێشکت بڕوا بۆ ئەرکەکان و بۆ ئوشتانی قەلەختەکان. بۆ خۆلی دوانزەی ئەچی نانەخۆی 40 دقت پێچێ، نیو سەعاتی پێچێ، 20 دقت پێچێ. تو ئەگەر ئەو 20 دقە نیو سەعاتە بە تەواوەتی چێژ لەوەرگری لە خواردن و لە قسەکردن لەگەڵ و کەسانی لەگەڵ یانایت و ئەسڵەن لەبیرت بچێتەوە تۆ تەلەبی پۆلی دوانزەی مێشکت ئەوە ئیسراحەتەکە کە چوویتەوە دەستکرد بەر سەعی، ئەگەر لەوێش بیرت لای سەعیەکە بێ بە ماوەیەکی کەم شتەکان لە مێشتا خەز نەبن. بەڵام کارە ساتەکە وێ تۆ نازانین چۆن نانەکەت بخۆی، بۆ بیرت لای سەعیەکە تووشی ئازاری گەدەبی، تووشی سەرێشەبی و هۆرمۆنەکان تێگەچێ و زۆر شتی تریش. کاتێک شکاتی سعیەکی بیرت لای نەتیجێ هەر خەیاڵتەڕوە، هەر بێزارەبی، یان ئەوەندە ماندوو بووی دیسان بیرەکەیتەوە ئەح چەند خۆشە ئێستاکە بڕۆی ئیسراحەتێ بکەی، یا چەند خۆشە ئێستاکە بڕۆم فڵانشت بێنم بیخۆم. بەرەزان بەبێ تەرکیز ژیان زۆر بێمەعنایە. و من شتێکی کەژەڵێمەوە لەسەر مۆزوعی تەرکیز و خۆشتان بڕۆن تەماشا بکەن. هیچ مرۆڤێکی لێهاتوو نییە لە دنیا تەنانە دیاریزانێکی تۆپی بێ کە تەرکیزی خراپ بێت. نییە، شتی وامان نییە. زانایەک ئەبینی ئەوە تەرکیزی باشە لە فێربوونی عیلما، یاریزانێک ئەبینی ئەوە تەرکیزی باشە لە یاریەکەیە، نیگارکێشێک ئەبینی ئەوە تەرکیزی باشە بۆ دەتوانێت نیگارێکی وا بکێشێ. کەسێک ئەبینی کە قوتابێکی زیرەکە ئەوە تەرکیزی باشە. بەڵام مەرج نییە بەس تەرکیز، ئەبێت سەرنجی باش بێ، یادگەی باش بێ بۆ زۆرێ لە شتەکان، بەڵام مەرجی سەرەکیە کە ئەبێت تەرکیزی باش بێ. یعنی بەبێ تەرکیزی باش هیچ شتێکی باش نەتیجەی نییە، نە چێژ وەرگرتن لە ژیان، نە پەیوەندی، نە ئیسراحەت، نە خواردن، نەخەوت. بۆیە بەڕێزان تەنها چارەسەرێکمان ئەوەیە لەم سەردەمی جەنجاڵیە گرنگێکی باش بین بە مێشکی خۆمان و بەڕاستی خەمی بخۆین و هەوڵ بین ئینشاءڵڵا زۆرترین ئیسفادە لە تواناکانی مێشکمان بکەین و بەڕێزان خۆتان بیرکەنەوە بۆچی ژیانی زۆر بەمان ناخۆشە، لەبەروی ناتوانێ عیبادەتکی. ئێستا گیوا هەیە خۆی یەکلایی کردوتەوە، ئەوێ کەسێکی چاک بێ بەڵام ناتوانێت تەرکیزکە نە لە نوێژیان، نە لە وێرد خوێندنیان، نە لە عیبادەتیان. ئەڵێ کابرا چوو بوو بۆ نوێژ، وتی وەڵام مامۆستا سێر کاتمان خوێن. وتی چۆن نەزانی؟ وتی وەڵای من هەموو حساباتی دوکانەکەم ئەەکەم، بەزەم ڕۆ حسابەکە تەواو نەبوو، تۆ نوێژەکە و تەواو کرد، دیارە سێر کاتمان کردووە. یعنی تۆ ئەگەر نوێژێک وا بکەی بۆیە هیچ شتێک ئیسفادەی نەماوە. یعنی بۆ من ئەچی بۆ زانکۆ بەس هیچ ئیسفادەی نییە، بۆ لەبەری تۆ خەیاڵت لەوێ نییە. نوێژەکەی کاریگەری نییە لە ژیانتا. چکە تۆ فەرقی چییە؟ نوێژکەیت و نوێژنەکەی ئەگەر خەیاڵت لای خوانە بێ لە شوێنی تر بێت چی ئیسفادەیەکی؟ لەبەرەوە تەنها وەکو واجبێک جێبەجێت کردو و ئینشاڵڵا خوا قبوڵی کا، بەڵام بەڕاستی کاریگەریەکانی کاتێ دەرەکەوێت کە تۆ تەرکیزێکی باشت هەبێت. بۆیە بەڕێزان بۆ ئەوەی ناز و نیعمەتەکانی ئەم دنیای ئیسفادە لێ بکەین، لەوانە توانە زەینیەکانمان و بەڕاستی هەدەفمان چیە لەم ژیانە، هەمووی پێویستی بەوەیە کە دانیشین
و ئەگەر هەر یەکێ لەوانە بە تەرکیزەوە بکەین بۆ خۆی یارمەتی ئەومانەیە مێشکمان باشتر بێ واتە تۆ بەس بڕیار بی ویردەکان ئەخوێنی بیرت لای خوابێ ڕۆژ بە ڕۆژ تەرکیزت باشترە بێ نوێژەکان بەڕێکوێکی بکەی تەرکیزت باشترە بێ نان بخۆیت و بیری لای ناخواردن بێ باشترە بێ بەڵام تۆزێ قورسە باش وایە کە بچیتەوە بە خۆتاوە دەستکەی بەڕاهێنانی مێشکی خۆت و بابەتێکی زۆریشمان داناوە بەبێ بەرامبەر و کۆرسی چالاکردنەوەمان هەیە کە پێم وایە لە کوردستانە بەناوبانگ و خەڵکانێکی زۆر بەشداریان کردووە و کۆرسی تریشمان هەیە وەکو ئەوانەی کە ناتوان بەشداری چالاکردنەوە بکەن کۆرسمان هەیە بەس تۆمارکرا و نرخەکەشی زۆر زۆر هەرزانە هەر ئەو کۆرسە لە وڵاتانی تر بە چەند سەد یۆرۆیەکە بە چەند سەد دۆلارێکە ئێمە دامان ناوە بە نزیکەی 30,000 دینار ئەگەر کەسێ نەیتوانی بەشداری چالاکردنەوە بکات چکە چالاکردنەوە ڕاستیەکەی پێویستی بەوە هەیە تۆ 6-7 هەفتە هەموو هەفتەیەک 2-3 شەو بیتە خەت و ڕۆژانە منهەجێکی زۆر هەیە بێ بیخوێنی و ڕۆژانە ڕاهێنانەکانت بکەی ئەگەر کەسێک کاتی هەیە و پارەی ئەوەی هەیە ئەوە بە دڵنیایی چالاکردنەوە زۆر باش ئەگەر کەسێکیش توانای ئەوەی نییە کورسێکی تۆمارکراویشمان هەیە کە هەرزانە و ئەگەر هەر توانای ئەوەشی نییە ئێمە لە سایتەکە لە یوتیوب لە سۆشیال میدیا ئەنواعی ڕێنمایی و ڕاهێنانمان داناوە دڵنیاتانەکەم زۆر بەباشی ئاماژەمان پێ کردووە وەشتی زۆر گرنگمان تیا باس کردووە هیوادارم هەمووان سوودی لێوەرگن خۆشەویستان تەماشایەکی نووسینەکانتانەکەم زۆر سواسی و بەڕێزانەکەم کە خۆیان بەشدار بوون و شتیان نووسیوە ئەوە تا بەڕێزە گەڵە شەقیقم باشتر بووە یەکێگەڵێ خەواڵوید نامێنێ زۆر زۆر سپاسدانەکەم بە دڵنیایی بەشداربەکانمان هەموو خەڵکانێکی زۆر بە ئەمەک و متەوازیعن کە لە زۆر شوێن چکە ئێمە بەڕاستی لە ئاستی پێویستە نەمانتوانیوە ڕیکلام بکەین و دیعایە بکەین بۆ ئەو پرۆگرامە بەڵام سپاس بۆ خی گەورە بەشداربەکانمان لە بە ئەمەکی خۆیان لە ڕەوشت بەرزی و هەستی بەرزیان زۆر جار لەگەڵ خەڵکا قسەیان کردووە کە ئەڵێ بۆ چۆن هاتی ئەڵێ ڕەفیقەکەم بۆی باس کردم یان زۆر جار کۆمنتیان نووسیوە ئەڵێ زۆر ڕاستە من تەنها مانگی یەکەم بەشداریم کرد گۆڕانکاری وا دروست بوو دوایتر زۆر پەشیمان بووم کە وازم هێنا بوو تەنها بێ لە سەردا تۆزە اینجا بەڕێزەکەم ئێستاکەش وەرەوە بە شەقی تری تەواوکە و ئینشاءڵڵا لە خزمەت تابین لە گروپێکی نوێەوە من بەشدار بوو یادگەم بەڕاستی لۆسفکردنیێت زۆر زۆر سپاس چۆپی هێ من چونکە ژیانی منی ڕێخستنەوە ساڵی بەدەکەدا ئەنێنەوە زۆر زۆر سپاس یەک بە یەکتانەکەم بەردەوام هەوڵێم کۆمنتەکان بخوێنمەوە ئەڵێ ئایا زیرەکی مێشکمان پەیوەندی بەگەدەمانەوە هەیە ئەڵێ ئەوە تا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ ما مەلأ ابن آدم وعاء شرا من بطنه بحسب ابن آدم هِمات يقمن صلبه فإن كان لابد فاعلا فثلث لطعامه وثلث لشرابه وثلث لنفسه رواه ترمذي بۆمان دەگەڕێتەوە کە محەممەد درودی خوای لەسەر بێ وتی بەنی ئادەم هیچ شتێکیان پڕ نەکردووە کە خراپ بێ وەکو گەدەیان ئەوەندە بەسە کە چەند پارویەک بخوا کە پشتی ڕاست بێتەوە و ئەگەر حەزی کرد زیاتر بخوا ئەوە با گەدەی خۆی بکاتە سێ بەش شلە و ئاو خواردن زیرەکی مێش پەیوەندی تۆکمی بە گەدەوە هەیە بە ڕێژەیە کە هەر کات گرفتێک لە گەدە و ڕیخۆڵە هەبێ زیرەکی مێش بە نزیکی لە سەدا 40 کەم دەکات بەڕێزان زانیاریەکتان پێ بڵم هیوادارم سوودی لێوەرگرن یعنی لێکۆڵینەوە کراوە دەرکەوتووە ئەو کەسانەی کە لەگەڵ ڕێزمە ئەمە بابەتێکی پزیشکیە ئەو کەسانەی کە قەبزن زیرەکیان بە ڕێژەیەکی زۆر دابەزی و ئەبێ چارەسەریکە یعنی خراپی گەدە و قەبزی ئەبێتە هۆی ئەوەی کە مێشکی ئینسان وەکو وایە چۆن کۆمپیوتەرێک دەیان پرۆگرامە پێکردبێتەوە پرۆگرامی قورس و ئیتر خاوە بێتەوە ڕێک مێشکی ئینسان بەهۆی خراپی گەدە و ڕێخۆڵەکانیەوە خاوە بێتەوە و زۆر جار ئەو نیشاط و چالای کاریگەریکی زۆریشی لە سەباری دەرونیە و چارەسەری ئەمەش لەوە ئێستا بڵێن هەر باسی شتەکانی کرد چارەسەری باز نەکرد بۆ نمونە
ڕۆشتن بە ڕێگە، وەرزشکردن، پەتپەتێن، بۆ نمونە هەندێ جوڵە و خواردنی ئەو شتانی کە مادەی فایبەری تایە، بۆ نمونە خواردنی تۆوی کەتان، خواردنی تۆوی چیا، خواردنی بۆ نمونە ڕازیانە ڕشک، یعنی تۆوەکان لە ناو خواردنا هەبێ بە تایبەتی هەر شتێک کە توێکڵەقی پێوەیە. و خواردنەوەی ئاو لە پاش یەک دو سەعات دوای ژەمەکان. ئەگەر بۆ نمونە من هاوڕێکم هەبوو ئەچوو بۆ قاعە، وتم وەڵای من ماوەیە کە زۆر نانم پێ ناخورێت، تۆ چۆن ئەتوانی؟ وتی وەڵام من لە شەو ڕۆژێکە 6 ژەم ئەخۆم. 6 ژەمی ئەخوارد ئەوی دوایش برسیمە بێ، ئەچوو بۆ قاعە بۆ تەمرین، جسمیشی زۆر زۆر گۆڕابوو. وتم چۆن ئەتوانی؟ وتی من لە دوای یەک دو سەعات ئیلا دوو پەرداخ و سێ پەرداخ ئاو خۆمەوە، بەهۆی ئاو خواردنەوەکەوە خواردنەکەش هەر ئەبێت و پاڵیشی پێوەنێ و ئەم کەسە قەبزیش نابێ و بەڕاستی ژەمەکەی تر چێش لە خواردنەکەش ئەبینێ و ئیشتیاش یەکرێتەوە. بۆیە بەڕێزم ڕێگا زۆرە کە ئینسان نەهێڵێ وای لێ بەسەر بێت. اینجا بەڕاستی ئێستاکە یەکێ لە شتە خراپەکان ئەوەی مۆبایلە گرین بە دەستەوە لە شوێنەکە دانیشی یا پاڵەکەی بۆ ماوەیەکی زۆر زۆر نانجوڵی. زۆر سپاس بۆ کۆمنتەکانتان، ماشەڵڵا. وەڵام من ڕاستیەکەی لەوچە فریا نەکەوم هەمووی بخوێنمەوە. و فریا ناکەم هەمووی بخوێنمەوە. زۆر زۆر سپاسی هەمووتانەکەم. ئەڵێ مامۆستاوەجیان لە عیلمیم، بەڵام نمونە ئەدەبی کوردی بە سەعات و نیوێ لەبەرەکەم. توانای لەبەرکردنم خاوە لە چاو تێگەشتنم بۆ شتەکان، تەنها لە ڕووی بەشە بیرکاریەکانەوە باشم. سپاس بۆ خەمادم لە بیرکاریەکانە باشی، کەواتە یاد باشکردنی یادگەر گۆڕانکاریکی گەورە لە ژیان تا دروستەکە. و ئێمە بەنسبەت ئەوەوە من و مامۆستا شادی و دکتۆرە شایستە منهجێکی زۆر تایبەت ماموتێتەوە بۆ ئەوانەی کە قوتابی ئامادەین، و لەوێ چەندین وانم لەسەر بەزەوە وتوەتەوە کە ئەدەبی کوردی چۆن بە خێرایی زانیاریەکان وا لەیەکی ساڵەکان، ناوەکان، ڕووداوەکان هەمووی لە مێشتا بە جوانی بچەسبێ. و زۆریش ئاسانە، فێربوونی تەکنیک و ڕێگاکان هیچ ناڕەحەتیشی تیان نیە. ئەڵێ نهێنیەکەس چییە کە بۆ مێشک بۆی بگاتە بەرزترین ئاست؟ شتێک نییە ئێمە یەک قسە بکەین، ئەبێ تەکنیکەکان فێر ببی، ڕاهێنانەکان فێر ببی، ماوەیە گرنگی پێبی، ڕێنماییەکان لەسەری بڕۆی. اینجا دوایی بێ ئەم شتانە کە فێری بووی، ئەو هەموو تەکنیک و ڕێگا و بابەتانی کە فێری بووی، ماوەیەک لەسەر شتێک تەطبیقیکەی، بۆ نمونە لەسەر منهەجی زانکۆیە قوتابخانەیە یا لەسەر لەبەرکردنی قورئانە، و لە دوای تەطبیقەکە ئیتر تۆ لە هەموو ژیان تا بەو جۆرە تەکنیکە بەبێەوەی زۆرکەی لە خۆت یەکسەر لا ئیرادی ئەچیتە سەر ئەو ڕیتمە و گۆڕانکاریکی باش لەناو تواناکە تا دروستە بێت. ئەڵێ بۆ زمانی ئەڵمانی چۆنی تو ڕێنمایی چیە؟ وەڵا ڕاستەکەی من یەک دوو جار محاولەم کردو فێری ئەڵمانی بم، بەڵام زۆر کەم بووە. وابزانم 2 مانگ کۆرسم خوێندووە. بۆ زمانی ئەڵمانی بەڕاستی زمانێکە کاتی ئەوێت
بەڵام ڕێنمایی من بۆ ئەڵمانی بێ یا بۆ هەر زمانێکی کە بێ یەکەم ئەبێ زۆر بە گرنگی بزانی کە فێر بیبی نەک وەکو من وابزانی پێویستت پێی نییە چکە من بۆ خۆشی خۆم حەزەکەم بیزان ئەیکینا هیچ هەدفێکم لێ نییە و پێویستیشم پێ نییە بەزەر حەزەکەم یعنی ئەڵێم گوناحە دو سێ هزار کەلیمە سێ چوار هزار کەلیمە لەوە چێ بزانم 5,000 کەلیمە بزانم بۆ فێر نەبم هەر ئەوە کەم هەوڵێم شتێک فێر ببم بەڵام بەڕاستی ئەبێ خۆتی بۆ یەکلایکەیتەوە ئەبێ دەورەش بخوێنی ئەبێ بۆ نمونە لاساییکردنەوە زۆر زۆر باشە بەکارهێنانی زیرەکی دەستکرد ئەگەر بزانی چۆن بەکاریێنی زۆر زۆر ئیستوانی ئیسفادەی لێ بکەی و ئەوەی کە تۆ پێویستەکە کاتی بیتێ واتە ئەوەی کە ئەچی بۆ دەورە حسابی مەکە بۆ نمونە من ئێستا ئەچم بۆ دەورە لە سعات 8:30 دەورە دەست پێکا تا سعات 11:30 9:30 10:30 11:30 يعني نيو ساعات شلا 2 ساعات دورة أخيرا هو أما حسابني أما فرزة بس حسابني أزين كأما حسابه أوي بتواني دانيشي 4-5 ساعات أو روجا هول بيجو بكري لكارتون لشتي آسان بونمونا لهندي قفتقو لهندي فايل اینجا دانیشی کەم بخوێنی تەوە شتی مناڵام بخوێنی تەوە شتی سادە بخوێنی تەوە بەڵام 4-5 ساعت کاتی بیتە جگە لەو 2 ساعت کە لە دەورەکەی ئەگەر وا بکەی زۆر زۆر ئاسانە بێەوە زۆر زۆر باش فێرەبی بەڵام ئەگەر نەچی بۆ دەورە و کاتی زۆریشی پێنی فێر نابی اینجا بەڕاستی ئەبێ بەسەر یەکەوە خەریک بی بۆ نمونە من ساڵێکا محاولەیەکم کرد کۆمەڵشت فێر بووم بەڵام ئیتر وازم لێ هێنا بە درێژایی 5-6 مانگ دوای 5-6 مانگ کەیتەوە زۆربەی لە دەستیاوە دیسان محاولەیەک ئەەکەی شتێکی باش فێرەبی دوای 5-6 مانگ تۆ ئیهمالیەکەی دیسان ئەویشت لە بیرەچێتەوە کەواتە بەڕاستی بەردەوام بی ئەڵێ ئایا من چالاکردنەوەی مێشک ئەگەر بزانم ئەو تەکنیکانە بەکارێن بۆ ئایڵزەکە بەڵێ بەڕای من چالاکردنەوە بخوێنە کورسی تۆمارکراویشمان هەیە بۆ نمونە استراتیژیەکانی فێربوونی زمانمان هەیە بای 30,000 چالاکردنەوە بخوێنە استراتیژیەکان بخوێنە تەسەورەکەم زۆر زۆر ئیسفادی لێ بکەی ئەڵێ من خۆم خوێندکاری دیبلۆمی وەرگێڕانی ئینگلیزی کوردیم زۆر باشە یعنی ئەوەی مادەم خۆت بەشدار بووی ئەوەی استراتیژیەکانت خوێندووە بەڵام تۆ ئەگەر چالاکردنەوەش بخوێنی زۆر تەلە بەمان وای کردووە زۆربیان ئەڵێن ئیسفادەمان لێ کردووە لە لەبەرکردنی ڕستە و یاسا و شەو ئەڵێ کۆرسە تۆمارکراوەکان نرخیان چەنە بەڕێزان کۆرسمان هەیە بۆ نمونە ئاستی یەکەمی زمانی ئینگلیزی 3 کۆرسە بە 15,000 ینی بە 5,000 ئیتر لێرەوە کۆرسمان هەیە هەتاکو و کۆرسێکە بای 1 ملیۆنە واتر لە 5,000 دینار بۆ کۆرسێک حتا 1 ملیۆن دینار بۆ کۆرسێک کۆرسمان هەیە بەڵام ئەوەی کە ئەڵین مەسەڵەن ملیۆنی دۆلارەوە یەک کۆرس نییە ئەوە پرۆگرامێکە 6 مانگ ئەخوێنی بە دەیان کۆرسی تایە منهەجێکی زۆر دەرسی ڕاستەوخۆ دەرسی تۆمارکراو بۆیە نرخەکەی وایە ئەڵێ فەرقی نازانم چی یوتیوبەکە چیە یوتیوب تۆ وێبینارێکە محازەرەیەکە فریان ناکەوی منهەجیان هەموو بەڵام ئێستا بۆ نمونە لە یوتیوب ئەوە گەر خۆناسیەکە بخوێنی ئیتر وەکوە مینی کۆرسێکت خوێند بێ لەسەر خۆناسی ئەڵێ بۆچی باشەکان ئەخوێنیتەوە ڕەخنەکان ناخوێنیتەوە وەڵاهی ئەگەر بێتە بەردەستمەی خوێنمەوە خوا شاهیدە ئاوا جارجار چاوم هەندێک کۆمنت نبینێ کە ئەچمە خوارەوە ئەوە هیچ کۆفریان ناکەوم بەڵام بە دڵنیایی ئەگەر تۆ ئەی بینیت و ئەی خوێنیتەوە بی خوێنەرەوە بەس باوەڕکە من نازانم سوبحانەڵڵا یا پێی نەگەشتم چکە من ئەوێستا کە سیرەکەم 800 کۆمنت ماوە سەیریکەم 800 کۆمنت ماوە سەیریکەم مەگەر دوایی هەمووی سیرکەم با بڕیم زین ڕەخنەمان هەیە
ئەڵێ من گروپی بیست بووم مامۆستا من بەشدار بوو هۆی ڕووداوێک نەمتوانی بەردەوام بم ئایا هەر سەیری کۆرسی بەڵێ ئەتوانی هەمووی تەماشا بکەی بە پەیوەندیشکی بە ئاوات ئەکادیمی و بڵێ ڕووداوێکی وام لێ بەسەر هاتووە و پێشتر بەشداربووی و فلان گروپ بووم زانین چیت بۆ بکەی. ئازیزان داوای لێبوردن نەکەم کاتەکەمان تەواو بووە بەڵام لای من نووسراوە 897 کۆمنت و بەڕاستی نامێ ئەو کۆمنتانش لە دەست بم بەڵام ناشمێ کاتەکەی ئێوەش بەرب بەس با سەیرێ بکەم زام ئەگەر ڕەخنەیەک شتێک ببینم بۆ ئەو بەڕێزەی کەوتە بووی بۆ ڕەخنە ناخوێنیتەوە بە ڕەخنەیەک بخوێنمەوە. وەڵا خۆتان سەیریکەن من ئینشاڵا کۆمنتەکان هەوڵێم بیان پارێزین. با بچین بۆ ئاخر کۆمنت چکە بەڕاستی نزیکی 900 و شتێک نووسراوە با من بیوەستێنم چاتەکە ببورن. مامۆستا من زۆر بەجانی دەخوێنم بەڵام لە کاتی ئیمتیحان هیچم بیر نامێنێ ئەگەر مەبەستە دە و جۆرە قسانەیە و کەسەکە باسی کێشەی خۆیەکە پەیوەندی بە چالاکردنەوە نییە. کراوەکە هەمان ئەو تەکنیک ئەڵێ مامۆستا کۆرسە تۆمار کراوەکە هەمان ئەو تەکنیک بڕێنمانی تیا باس کراوە زۆر شتی تیا باس کراوە کە لە ڕاستەوخۆکەی خوێنی بەڵام ڕاستەوخۆکە زۆرە یعنی تۆ حسێ بکە تۆ بابەتێک بخوێنی کە نزیکەی 7 سەعاتە یا بابەتێک بخوێنی نزیکەی 100 سەعاتە یعنی فەرقەکەی ئاوایە ئەجیناشتی زۆر گرنگی تایە بە دڵنیایی ئیسفادەی لێک. یەکێک لە کێشەکان چییە؟ هەندێک کەس کە کۆمنت ئەنووسێ بەردەوام زوو کۆپی پێیستیەکاتۆ دایانێ ئیتر وا ئەکا کە بەڕاستی فریان نەکەوی هەمووی بخوێنیتەوە و من کە ئەو هەموو کۆمنتە ئەبینم فریانە کەوتم بیخوێنمەوە کە ئەچم 2-3 جار گەک کۆمنت ئەخوێنمەوە ئیتر بەڕاستی دەسی لێڵاگرم چکە ناتوانم. ئەمانی خوارەوە بەداخەوە زۆربەی دووبارەیە ویان زانیوە نایخوێنمەوە بەس من ڕاستیەکەی لە سەرەتاوە بەباشی هێنام. ئازیزانم با من لێرە خواحافیزیتان لێ بکەم و دوایی تەماشای هەموو کۆمنتەکانی شەکەم بەس خۆشاهیدە نازانم هیچ ڕخنەیەکم نەبینی تاکو وەڵامی بەمەوە خۆتان لەبەر دەستانەیە نازانم ئەکرێ و بەڕێزان بە دڵنیاییش ئێمە بە هیچ بەشداروێکمان نەوتوە وەرە کۆمنت بۆ بنووسە یاخود پشتگیریمان بکە ئەوە هەمووی وەفا و چاکی خۆیانە سوودیان لە پرۆگرامەکە وەرگرتووە و بە ئێوەشی ئەڵێن. ئازیزانم سپاس بۆ ئامادەبوونتان ئینشاءڵڵا ئێمە بەردەوامە بین لە وێبینارەکانمان کە بەبێ بەرامبەرە بن و لەو ڤیددیوانەشی کە بڵاوە بێتەوە هیوادارم سوودی لێوەربگرن و ئینشاءڵڵا کۆرسەکانیش بتوان بەشدار بن ئینشاءڵڵا کاتی کێمەوە خزمەتتان بە تایبەتی بۆ وەڵامدانەوەی پرسیار و بابەت و هەر ڕەخنەیە کە هەبێ لەبەرەوەی بەشداربوویکی زۆر تاکۆتایی ئامادێ هەوڵێ موعیدێکی کە دابنین ئینشاءڵڵا بەس نازانم کەی 2 هەفتەی تر بێ هەرکەی بێ من بتوانم زیاتر لە خزمەتتانە بم. عزیەت کێشن ئەگەر کەسێک ڕخنەیەکی بینیوە کۆپی پێیستی بکە دای بنێ مەمنونە هەر ڕخنەیەک لەوەی کە ئێستا هەیە ئەڵێ کورسی یادگە سوودی نابێت بۆ چ کەسێک ئەگەری زۆرە کەسێک جۆرە نەخۆشیەکی هەبێ کە نەتوانێ لەگەڵ کۆرسەکە بڕوا لەوە چێم کەسەی ئیسفادەی لێ نەکا بەڵام ئەگەر ئەو کەسە بە ئاوات ئەکادیمی بڵێ من ئەو نەخۆشیەم هەیە
ئاوات ئەکادیمی لە دوای هەفتەیەک دوو هەفتە ئەگەر ئەم کەسەکە نەخۆشە ئاوات ئەکادیمی ئاگادار کردەوە بەڵێ تاقیم کردەوە ناتوانم بەردەوام بم، ئەوە زۆر ئاسایی پارەکی بۆ گەڕێننەوە. تا ئێستاکە بۆ نمونە یەک دوو جار نەخۆشمان هەبووە، مەسەرەن هەبووە شێرپەنجەی هەبوو، وەزعی خراپ بوو، لە خەسەخانە بوو، ئەوانە بۆ نمونە وتێتی من ئیسفادەی لێ یەکەم یا نەخۆشیی تایبەتی هەبووە وتومانە وەرە بیخوێنە یەک دوو هەفتە بخوێنە، ئەگەر ئیسفادەت لێ نەکرد ئاساییە پارەکەت بۆ گەڕێنینەوە و بەردەوام مەبە لەسەری. بەڵام ئێمە نازانین ئایا کی ئیسفادەی لێ ناکات، چکە لە هەموو جۆرە خەڵکێک هەیە کە هاتوون ئیسفادەیان لێ کردووە. بەڕێزان ئەوە ئەڵێ باشترین کۆرس لە ژیان ما خوێن بێتم هەر ئەوانەیە وەڵی نازانم هیچ ڕخنەیەکم سپاسی هەمووتانەکەم ئازیزانم. وەڵی ترخۆ ئێمە فریشتەنین ئازیزان، یعنی ئەگەر من بمویستە ئیشێ بکەم ئیشەکە پێرفێکت بێ و عیبی نەبێ ئەبووە هەرگیز لە ژیانمە هیچم نەکردایە. یعنی هەر لە سەرەتاوە تۆ ئەچی ئیشەکەی بە تەئکید ئەزانی کە ئەم ئیشە ئەتوانی بە پێرفێکتی بیکەیانە. من نازانم بە تەمانیم هیچ ئیشێکم بە پێرفێکتی بکەم، بەڵام بە تەمام هەر ئیشەکەم خەڵک لێم ڕازی بێ و ئیسفادەی لێ بکات. یعنی من ئەگەر خۆشم ڕەخنەم هەبێ خۆم پێش خەڵکەکە ئەزانم کە کوێ سەقەتە، ئەگەر بتوانم نێڵم سەقەت بێ ئەو پەڕی هەوڵی خۆمێم. سێرێکی آخر کۆمنتەکانەکەم هیوادارم ئەگەر شتێک هەبوو نووسی ماوەستایا من توانای ئەوەم نییە بەشداری کۆرسی چالاکردنەوە بکەم جگەل و ئەڵێ من توانام نییە بەشداریکەم. بڕۆ بەشداری کۆرسی یادگە بکە بەڵام تۆمارکراوەکە، کۆرسی بەهێزکردنی تەرکیز و یادگە تۆمارکراوەکە دڵنیا بە تەلەبەمان هەیە ئەو کۆرسەی خوێندووە لەو ڕۆژەوە یەکەمی زانکۆکێتی برادێکمان هەبوو مەرحەلەیەکی شەریعە بوو، لە مەرحەلە دووە ئەو کۆرسە تۆمارکراوی خوێند، خوا شاهیدە نامی بۆ ناردووم لە مەرحەلە سێ چوار ئێستش کەسێکە پێ ئەزانێ و ئەڵێ من بەبوونی ئەو کۆرسەوە بوومە یەکەمی زانکۆکەم، بوومە یەکەمی کۆلێژەکەم. واتە ئەوەندەشتی گرنگی تایە کۆرسە تۆمارکراوەکەی کە بای 30,000. ئەڵێ نرخ بۆ گرانە، نا هیچ گران نییە ئەوە تا خۆ هەر بەشدار بوون وەڵامیان یاویتەوە نا دڵنیان بە هیچ ئەزانن چۆنە تۆ ئەبێ کاتێک ئەڵێ شتێک گرانە بڵێ بەرامبەر بە چی گرانە. بۆ نمونە تۆ کە ئەڵێ مەسەلەن دبلۆمی وەرگێڕانی ئینگلیزی گرانە، دبلۆمی وەرگێڕانی ئینگلیزی تەلەبەمان هەیە با ناوی زانکۆ نەبم، لە زانکۆ پێیان وتووە تۆ ئەبێ امتحانە بکەی دەرچیت، 3 مانگ دەرسیان پێ وتووە، دوو ئەوەنەی دبلۆمی وەرگێڕانیان لێ وەرگرتووە دەرنەچوە لە ئیمتیحانەکە بچێتە قۆناغێکی تر و دووسێ قۆناغی هەبووە نیوەی پارەی یەک کۆرسیانی لە ئاوات ئەکادیمی بۆ دبلۆمی وەرگێڕان سەرف کردو هەمووی دەرچووە لەوێ. یعنی بەشداربوومان ڕێک ئەزانێ کە لە زانکۆ دوو ئەوەنەی لێ ئەسانن بۆ ئەوەی لە کۆلێژەکە بخوێنێ و دەریژ ناچێ و لەوێ ئەبێ بڕاتەوە سەعیکا لای ئێمە یەکسەر فێرەکرێ، یعنی ڕێک نیوەی قیمەتەکەیە. ئەوەی کە بەشداری کردووە خۆی تەلەبەی زانکۆیە زۆر باشە زانێ. یعنی تۆ حسێب بکە ئەو هەموو دەرچووی بەشی ئینگلیزی لە دبلۆمی وەرگێڕان ئەخوێنێ، کابرا 4 ساڵ دبلۆمی ئینگلیزی خوێندووە هاتووە لە دبلۆمی وەرگێڕان ئەخوێنێ بۆی فێر ببێت، چونکە 4 ساڵ خوێندوویەتی فێریان نەکردووە. یعنی تۆ بڵێ وەڵا بۆ گرانە، نا هیچ گران نییە. دبلۆمی وەرگێڕان بەلایەنی کەمە بە قەد 2 ساڵی زانکۆ بە نرخە کە ئەو ئامادەیە 4-5 ملیۆنیش با بۆ 2 ساڵ. یعنی بەبێ گومان واخڵم هیچ گومانم لە قسەکەم نییە و بەشدارمان نەزانم. ئەڵێ وا بزانم ڕەخنەیەک هەیە ئەڵێ وتویەتی کۆرسێکی باشە بەس ئەنجامەکەی وانە بوو کە باسەکرا. آخر ئەمێنێتەوە سەروی کێ باسی کردو، خۆ من نەهاتوم بە تۆ بڵێم وەرە کۆرسیاتکە بخوێنە ئاوە بەشداربوویەکی تر کە خوێندوویەتی ئەڵێ من ئاوام لێ بەسەراتوە یەک و دووش نییە. یعنی بۆ نمونە دەیان سەدان بەشداربوومان هەیە
ئەو هاتووە ئەڵێ من ئەوەندە ئیسفادەم لێ کردو ئەوەندە ئیسفادەم و ئێمە بەڕاستی ناتوانین ئەو وعدە بین کاتێکە لە ناو 10 نەفەرە 2-3 نەفەر زۆر ئیسفادەکەن حوتەکە بڵێ وەڵا من هاتم وەکو ئیسفادە هەموو کورسێک وایە یعنی بۆ نمونە تۆ چی لە زانکۆیەک ئەخوێنی پاری زانکۆکە بەڵام مەرج نییە یەکەمەکە چەند ئیسفادێکە تۆ ژۆنی ئیسفادە بکەی هۆکارێک هەیە تۆ بۆ یەکەمەکەنیت لەوێ یعنی ئەویان لە دەسەڵاتی کۆرسەکانیە بەڵام خۆی ئەزان چۆن بەڕێزان هەڵسەنگاندنی کۆرس من هەموو تەمەنم لە ناو کۆرس و لە پەیمانگا و لە ئەکادیمیا و لە کۆمپانیای فێرکاریە بردوێتە سەر تۆ چون کۆرسێک هەڵەسەنگێنی ئەگەر ئێمە 20 نەفەر ڕۆشتین بۆ دەورەیەک لە 20 نەفەرەکە زیاد لە 8 نەفەر ناڕازی بوون وەڵاو کۆرسێکی فاشیە بەڵام زەمان نییە باوەڕکەن لە هارڤارد من دڵنیام لە هارڤارد یعنی ڕێژەی ناڕازی بوون هەر هەیە لە باشترین شوێنەکان ڕێژەی ناڕازی بوون هەیە بەڵام لای ئێمە من پێم باشە کە پێتان بشام بەشداربوومان هەیە ئەڵێ من یعنی لە ئەکادیمیا ڕازی باشە ئەگەر لە چالاکردنەوە ڕازی نەبوو لە کۆمنتان نووسێتی چی ئەڵێ خۆم نەخۆش بووم خۆم بۆم نەکرا نەمتوانی یعنی بۆ نمونە فریانە کەوتم ڕاهێنانەکان بکەم ئەم جۆرە حاڵەتە هەیە بەس بەڕاستی کە هاتە سەر ئەوە من حەزەکەم ئامارێکتان پێ پیشان بم کە بەڕێزان ئایا خەڵک چەندێک ڕازیە لە ئاوات ئەکادیمی ئەمە و کۆڵێت داتا قسەکە من قسە ناکەم و ئەمە بەڕاستی فەزلی خوای گەورەی و سوپاسی خوای گەورات لە سەدا 99 ئەڵێ ئێمە ناڕازین ئەڵێ لە سەدا یەک یعنی چی یعنی لە 195 نەفەر 2 نەفەر لێمان ڕازی نیە بەڵام بەڕاستی پێشمان ناخۆش و بە دوواداشتچوونیشی بۆکەین چکە بەڕاستی ئێمە ڕەزامەندی بەشداربووەکانمان زۆر بەلاوە گرنگە ئەمە ئاماری تریشم هەر لە بەردەستە داوای لێبور نەکەم بۆ کەسانی کە وازان درەنگە و کات تێپەڕێەوە من خواحافیزیم لێکردن بەس کۆمنتەکان ڕایگرتوم بەڕێزان ئەمە نوێترینیانە نوێترین یعنی گروپێکی ترە و نوێترین ئامارە لە 7 کەس کە بەشداریان کردووە و یەکی زیاد لە 250 هەزاریانیاوە ئەڵێن لە 100% ڕازین ئیتر بەڕاستی ئەمە فەزلی خوای گەورەیە و ئێمە پێویستە شکرانە بژێری خوای گەورە بین کە توانیمانە خزمەتی بەشداربوو بکەین و ئەوەش ئاستی ڕەزامەندیان بێت ئەو کۆرسە تۆمارکراوی کە بە 30,000 بەبێ مبالغە بەشداربوومان هەیە ئەڵێ من کۆرسم خوێندووە کۆرسی عالەمی $200 ماوە بەشداربێکمان ئەڵێ من تا ئێستاکە 2000 بەشداربێ و کۆرسە تۆمارکراوە کە لە سەرەتا دانراوە ئەڵێ تا ئێستا $2000 بۆ ئەو شتانە سەرف کردووە بەڵام لە هیچ شوێنێکی دنیا نییە ئەو هەموو زانیاریەت بنێ لە یەک کۆرسە کە بە شەرتێک بە 30,000 دانراوە جا ئەمەش ئازایەتی ئێمە نییە فەزلی خوای گەورەیە بەڵام بەڕاستی ئێمە لە ئاوات ئەکادیمی زۆر ئیش لەسەر ئەوەکەین کە بەشداربووەکانمان لێوان ڕازی بن چونکە ئەگەر ئێمە ئیشێ بکەین و بەشداربووەکان ڕێژەیەکی زۆریان لێمان ناڕازی بێ بە دڵنیایی خوش لێمان ناڕازیە بێ ئەگەر من بزانم ئیشێ بکەم کۆمەڵێک کەس لی ناڕازیە ئیشەکە ناکەم یعنی ئێستا بۆ نمونە ئەگەر بزانم ئەوانەی کێن بۆ بەشداری چالاکردنەوە ناڕازین ڕیا ڕێژەیەکی زۆری ناڕازیە بە دڵنیایی جارێکی کە گروپ وەرناگرین ئەوەی کە هەیە فەزلی خوای گەورەیە و هیوادارم خوای گەورە بە نیەتمان لەگەڵ بکە بە کەم و پڕیەکانمان لەگەڵمان نەکە
هیوای سەرکەوتنتان بۆ خوازم، خواتان لەگەڵ عزیزان. من کەمێکی کە دایەخەم لەبەرینەوە کۆمنت هەبێ نەمان خوێن دەبێتەوە، هەوڵە این کۆمنتەکان بپارێزین بۆی دوای هەمووی بخوێنینەوە. هەر سەرکەوتوو بن، خواتان لەگەڵ.